ئەگەر لە ئێستادا بەشداری ژنان لە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کورددا بووەتە دیاریدەیەکی ئاسایی، بەڵام بەر لە 40 ساڵ ئەمە سەرکێشی و ڕەچەشکێنی بوو. لەیلا قاسم ئەو ژنە خانەقینیەی کە زیاتر لە 40 ساڵە وەک سمبوڵی بەشداری ژنان لە سیاسەت و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کورد ناسراوە. یەکەم ژنە لە مێژووی عێراقدا لە سێدارە دراوە و بە پێی هەندێک سەرچاوەش لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورددا یەکەم ژنی چالاکی کورد بووە کە شەهید بوو بێت. لەیلا قاسم ساڵی 1952 لە گوندی بانی میلی سەر بە خەزای خانەقین لەدایک بوو و ساڵی 1970 خێزانەکەی ماڵەکەیان دەگوازنەوە بۆ بەغدا و هەر لەو ساڵەشدا لەیلا قاسم لە بەشی کۆمەڵناسی کۆلێژی ئادابی زانکۆی بەغداد وەرگیراوە. لەیلا قاسم لە ڕێگەی سەلام قاسمی برا گەورەیەوە تێکەڵ بە سیاسەت بووە و بووەتە ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان. دواتر لەگەڵ هاوڕێیەکی بە ناوی جەواد هەمەوەندی گەڕاوەتەوە کوردستان و بۆ ماوەیەکی کورد بووەتە پێشمەرگە و دواتریش بۆ بەردەوام بوون لە خوێندن گەڕاوەتەوە بەغدا و هەر لە بەغدا درێژەی بە چالاکی سیاسی داوە. دوایەوەی لە ساڵی 1974دا شەڕ لە نێوان بزوتنەوەی کورد و حکوومەتی عێراق دەستی پێکردووە، بەشێکی بەرچاو لە خوێندکارە کوردەکان بەغدایان جێهێشت و بۆ پێشمەرگایەتی گەڕانەوە بۆ کوردستان. بەڵام لەیلا قاسم بە وتەی هاوڕێکانی پێی وا بووە نابێت تێکۆشان بەتەنها بە پێشمەرگایەتیکردن لە شاخەکان کورد بکرێتەوە، بەڵکو پێویستە لە بەغداد بمێنێتەوە و لەوێ درێژە بە چالاکی سیاسی خۆیان بدەن. دوای دەستپێکردنەوەی شەڕ خوێندکارە کوردەکانی بەغداد کەوتبوونە ژێر چاودێری توندی دەستگامنیەکانی حکوومەتی عێراق و زۆری نەخایاند لەیلا قاسم و 4 کەس لە هاوڕەکانی بەناوەکانی جەواد هەمەوەندی، نەریمان فوئاد مەستی، حەسەن حەمەڕەشید و ئازاد سولەیمان میران لە ڕۆژی 28 نیسانی 1974دا دەستگیرکران. دوای دەستگیرکردنیان لەیلا قاسم و هاوڕێکانی بەتوندی لەلایەن دام و دەستگامنیەکانەوە ئەشکەنجەدران. حکوومەتی عێراق ئەوانی بە تیرۆریست و تێک دەرناو بردو بە ماوەیەکی کورت دوای دەستگیرکردنیان دادگای عێراق بڕیاری لە سێدارەدانی بەسەردا سەپاندن و کاتژمێر 7 ئیسار لە بەیانی 12 ئایاری 1974 لەیلا قاسم و 4 لە هاوڕێکانی لە سێدارەدران. بەوتەی کەسە نزیکەکانی لەیلا قاسم سەدام حوسێن و بەرپرسانی حکوومەتی عێراق داوایان لە لەیلا قاسم کردووە ئەگەر بێت و پەشیمان بوونی خۆی ڕابگەێنێت ئەوان تەنها لە سێدارەی نادەن، بەڵکو هەر داواکاریەکی هەبێت بۆی جێبەجێ دەکەن. بەڵام لەیلا قاسم بەتوندی پێشنیازەکەی ڕەت کردەوە. دوای لە سێدارەدانی سەلام قاسمی براشی بەتاوانی ئەوەی وێنەی لەیلا قاسمی ناردۆتە دەرەوەی وڵات لەلایەن حکوومەتی عێراقەوە لە بەغدا کوژرا و بە ماوەیەکی کورت دوای ئەو دووڕووداوەش دایک و باوکی لەیلا قاسم کۆچی دواییان کرد. حکوومەتی عێراق دوای لە سێدارەدانی لەیلا قاسم ڕێگەی نەدا تەرمەکەی بگەڕێنەوە بۆ کوردستان و لە گۆڕستانێک لە نەجەف بە خاک سپێردرا. بەڵام لە ئێستادا و دوای ڕووخانی حکوومەتی بەعەز هێشتا تەرمەکەی نەگەڕێنداوەتەوە بۆ کوردستان.